غازي حسن شوربكاري سياسي جي مينوسوتايا لامريكا تقلمه كاي غازي ام كاتو باش خوش حالي لقلماني بداخوا توقيتك زور خرابه كردستان روناي بوبويوا بوزي خوي بطاقي خوي بتواناي خوي بعقليتي اداري خوي بس استا خاموش كره ام خاموش كرني كردستان لم توقيتها لم ظروفها لم قران كاريانها لم تهديدنا وخيانا سبارة بغاز شون اللي كديتو سرتا سپاس بداخل ما يعني واجهت دائما بردوام لسر هواض ناوخوشكان او غدراني لكردستان دكري او غدراني لخرج كردستان دكري قسب كين داكوشي لسرورين اجتماعي انساني اخلاقي تاشي كرد اكاتي كرد تريمي كردستان بكين اوي رود دا بوچوني من شر من الملانه لنوان بروجي روناشي و بروجي تاريخي كسانك يا بداخوا بشك هندق للاني ناوخوي كردستاني زوراش كوانا بانگشه دكنو وكو باروانيش ام بانگشه دكن كاوان آمادن روناشي لسر هرمي كردستان بكو جنوا درێژە بە پرۆژەی تاریکی بدەن درێژە بە پرۆژەی ئیستیغلالکردن و بەکارهێنانی خەڵک بدەن لەبەر ئەوەی نانەوێت وان نیشان بدرێت کە حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پارتی دیموکراتی کوردستان لە پرۆژەکانیان سەرکەوتوو بووینە بەداخەوە ئەم پرۆژەی ڕووناشی بۆ یەکێک لە پرۆژە هەرە گرنگەکانی نەک تەنیا هەرێمی کوردستان عێراق و ناوچەکەش بۆیە ئەم هەندێک لایەن چ ئەوانەی دوژمنی کوردن چ ئەوانەی ناڕازین یان ناتوانن لەگەڵ سیاسەتی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستان ڕێک بێنەوە هاوکار بن هاوبەش بن بەشداری بکەن سەنگەری دژایەتیان لە پرۆژە وەبەرهێن و پرۆژە خزمەتگوزاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان گرتووە بۆچوونی من ئەمە استراتیژی دواکەوتووی هەندێک لایەنە استراتیژی تێکشکاوی هەندێک لایەنە بیرکردنەوەی خراپی هەندێک لایەنە لە چۆنێتی ململانەی سیاسی حزبی بەڵێ کای غازی هەڵبەتە خۆتەزانی سەرچاوەی وزە ئەوە سامانێکی نیشتیمانی خەڵکی سامانی نیشتیمانی هەموو وڵاتە هەموو وڵاتیانی وڵاتەکەیە لە هەر وڵاتێکا هەبێ چ قاس لە کوردستانە هەبێ بینیمان لە چارچەوەی پرۆپاگاندای هەڵبژاردنەکان چۆن غازی کۆرمۆر وەکو کەرەستەیەک لە دژی پرۆژەی ڕۆناکی بەکار دەهێنرا بەردەوام تەهدیدی گرتنی قوفلەکەی دەکرا پێویستە خەڵکی کوردستان چون لە مەسجە و لەم واقعی کە ئێستا دەبینی تێبگات لە پرسیارێکی گرینگە نەک لە سەردەمی هەڵبژاردن دوای کۆتایی هاتنی هەڵبژاردنیش دوێنێ و پێرێ من جێم لە بەرپرسێکی سلێمانی بوو زۆر بە ڕاشکاوانە بە زمانێکی زۆر ڕوود بە فەخر و شانازیشەوە دەڵێ ئەگەر پارتی ملکەتی بڕیارەکان و داواکاری و خواستەکانی ئێمە نەبیت ئێمە چێرگەی کۆرمۆر غاز ڕادەگرین نایدەین بە حکوومەتی هەرێم با کارەبا نەمینێن هیوادارم ئەم بانگەشە و قسە و هەڵوێستە سیاسیانە تەواوکەری ئەم هێرشە نەبێتن کە ئەمڕۆ پێت وایە لە خۆیەوە و قسانە کرابێ کە لە زاری بەرپرسە هەرە باڵەکان کراوە بۆ من وەکو کوردێک کە لە دەرەوەی وڵات دەژیم ئەم قسەیە سەرچاوەیە بۆ من سەرچاوەیە کە جیهەتێکی لایەنێکی سیاسی کوردی نیەتی یەجگار خراپ و دژمنکارانە هەیە بەرامبەر پرۆژەی ڕووناچی بەرامبەر پرۆژەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ململانەی حیزبی تێکەڵی ئیدارە تێکەری حکومڕانی تێکەڵی خزمەتگوزاریەکانی خەڵک دەکانی ئامادە نییە خواست و ویست و پێداویستەکانی خەڵک ڕێز بگرێتن ئەمە ئەو پەڕی پێشێرکردنی یاسایە ئەوەی کوردیەتی ئەوەی بانگەشەی بۆ دەکا ئەوەی لە ناو سیاسەتی ئێستای خۆی دادنێت ینی حتا ئەگەر نەشی کرد بێت بەڵام مادام ئەوەی کردوتە بەشێک لە ستراتیژی بیرکردنەوەی دواکەوتووی خۆی ئەمە
زیان گەاندنە بە خەرک دژایەتی خەرکە دژایەتی بەلکاکی غازی لەگەڵ ما بمێنەوە ئەم بابەتێکی زۆر گرنگە گفتەگوی زۆر هەڵەگرێت دواتر پرسیاری تریشمان هەیە ئەڵبەتە هاوکارم ئەحمەد عەبدولسەمەد لە هەولێرەوە لەگەڵمانە ئەحمەد دی بەداخەوە بەڕێزان پێشەوە بچمە لای هاوکارم کاک ئەحمەد سەیرکە پایتەختی وڵاتانی ناوچەکە لەبەر پیسی کێشەهاوە لەبەر نەبوونی خزمەتگوزاری خەلیکە چول دەکرێت بۆ شوێنی تر دەگوازێتەوە پایتەختی عێراقیش یەکێک لە پیسترین پایتەختەکانە لەسەر ڕووی دنیا لە کێشەهاوە لە هەموو شتێکە پایتەختی ئێمەشکە هەولێرە ئێستا پاکترین پایتەختە لە سەراستی جیهان پشتوێنەی سەوزایی بکراوە کارابای 24 کاتژمێری هەیە کێشەی ئاو چارەسەر کراوە فەرموو جارێکی دیکە چۆن خاموش کرا ینی دیمەنێکی زۆر تراژیدیە بەڕاستی ئەحمەد ڕاوشەکە چۆنە هەکار سڵاوت لێ پێ بەگشتی دوایین داتاکان لەسەر ڕێژەی هەبوونی کارەبا لە نێو تۆڕی نیشتیمانی ژمارەکە لە چاو کاتژمێرێک بەر لە ئێستا ڕێژەکە دابەزینی بەخۆی بینیوە کە ئێستاکە تەنها 1000 مێگاوات لە نێو تۆڕی نیشتیمانی ماوە 3600 مێگاوات کارەبا لە دەست دراوە لە نێو تۆڕ ئەماش بۆ کاری ئەم هێرشەیەکە کراوەتە سەر چەڵگەی کۆرمۆر ئێستاکە لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە تەواوی پارێزگەکان پارێزگای هەولێر پارێزگای دۆک پارێزگای سلێمانی لەسەر ئاستی ئیدارە پارێزگای هەڵەبجە لەسەر ئاستی ئیدارە سەربەخۆکانیش ئیدارەی سەربەخۆی زاخۆ ئیدارەی سەربەخۆی سۆران ئیدارەی سەربەخۆی ڕانیە وەروەها ئیدارەکانی دیکە وەروە ئیدارەی سەربەخۆی گەرمیانیش بە گشتی بێکارەباییە خەڵک لەم ڕەوشەی کە لە دوای منەوە یەکێکە لە گەڕەکەکانی شاریاوێت کە کارەبای نییە کە نزیکترین گەڕێکیشە لەوەی کە مەسەلەن پێشووتر یەکێک بوو لەو گەڕەکانی کە لە سەرەتا پرۆژێ ڕووناکی پێگەیشت و خەڵکەکەی نزیکەی چەند مانگێکە لە ژێر پرۆژێ ڕووناچی سوود لە بەکارهێنانی کارەبا دەین وەکو دەبیندرێت ئێستاکە گەر ئەم لایتەی سەر کامێراکە نەبێت بە هیچ شێوازێک ینی ڕووناکی لەم گەڕەکەیە بەدی ناکرێت بەگشتی ئەنی ئەو هێرشە درۆنیە کاریگەری هەبوو لەسەر دابەزینی ڕێژەکانی پێدانی کارەباش کە تاوەکو بارودۆخەکە ئاسایی نەبێتەوە ئەویش دەگەرێتەوە بۆ ئەم راپۆرتانەی کە لە چێلگەی کۆرمۆڕۆ دوای ئاسایی بوونەوەی بارودۆخەکە دەردەچێت کە کەی چارەسەری تەواوەتی دەکرێت و بارودۆخی کارەبا دەچێتەوە بارودۆخی ئاسایی خۆی بەگوێرەی ئەو ینی بەیان نامە فەرمیانەی کە لەسەر ئاستی وەزارەتی کارەبا وەروە ئەو لێدوانە فەرمیانەی کە تایبەت بە کوردستان 24 دراوە ئەموو ئەو ڕێژە دابەزینانە کاریگەری دەبێت لەسەر کاتژمێرەکانی پێدانی کارەبا و هەروەها فەرمانگەی میدیا و زانیاریش ینی پاڵپشت لەگەڵ تەواوی ئەو زانیارانەی دیکەی کە هەبووە لەسەر ئاستی وەزارەتی کارەباش لەو کاتێک کە ئێستا ئێمە قسەی تێدا دەکەین بەو ڕێژەی کە ئێستا کارەبا لە نێو تۆڕی نیشتیمانی هەرێمی کوردستان هەیە تەنها 5 بۆ 6 کاتژمێر دەکرێت کارەبا بدێت بە هاوڵاتیان ئەمەش لە بەرامبەرەوە دێت کە ڕێژەکە نزیکی 180 کەمی کردوتەوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان یەکێک لە دەستکەوتە گرنگەکانی بریتیلەوەی کە تۆڕێکی هاوبەشی نیشتیمانی هەیە لەسەر ئاستی تەواوی شار و شارۆچکە و پارێزگاکان ئەم تۆڕەیە وابستی یەک سنتەرن کە سنتەری یاخود کۆنتترۆلی کارەبا هەرێمی کوردستانە هەکارکە ئەم کۆنتترۆلە تەواوی کارەبا لە سەر ئاستی هەرێمی کوردستان لە وێزگەکانی بەرهەمێنانی کارەباوە کە چەند جۆرێکی وێزگەمان هەیە بە گازی سروشتی کار دەکات وێزگەمان هەیە بە گازی شل کار دەکات وێزگەمان هەیە بە سوتەمەنی دیکە کار دەکات هەموو ئەو وێزگانە بەرهەمی کارەبا دێنن لە دوایین بارودۆخدا ئاستی بەرهەمی کارەبا لە سەر ئاستی هەرێمی کوردستان زیاتر بۆ لە 4000 مێگاوات کە ئەمە توانیویەتی ڕووپێوی تەواوی خواستی ئەو شار و شارۆچکە و پارێزگا و ئەو سنوورانە بکات کە پرۆژەی ڕووناچی پێی گەیشت بوو بەم ڕێژەیە ئەمەش کاریگەریەوە بەڵام لە دوای ئەوەی کە ئەم هێرشە دەکرێت لە چەند خولەکێک ڕێژەکان نزم دەبێتەوە و ینی کاتژمێرێک پێشستا 1500 مێگاوات لە نێو تۆڕما بوو بەڵام ئێستا تەنها 1000 مێگاوات مایە لەم بارودۆخی کە ئێستاش هەیە وەکو ئەوەی کە لە سەر ئاستی وەزارەتی کارەباش ئاماژەی پێکرا لێدوانی فەرمی هەبوو وەروەهاش فەرمانگەی میدیا و زانیاریش ئاماژەی پێکردووە تەنانەت بەو بارودۆخی ئێستا دەکرێت 5 تا 6 کاتژمێر هەبێت بەڵام تیمەکانی وەزارەتی کارەبا ئەو کەسانی کە پسپۆرن لە بواری کۆنتترۆلکردنی کارەبا کە ئێستا چاوەڕوانی ئاسایی بوونەوەی بارودۆخەکان سەرقاڵی ئەوەن تەواوی ئەو کۆنتترۆڵی کە هەیە لە نێو تۆڕی نیشتیمانی چارەسەری بکەن و هیچ زۆرە کوژانەوەیەکی سەرتاسەری ڕوونەدات کە ئەمە بە یەکێک لە
کارە سەرچیەکانی ئێستیان دادەندێت لە دوای ئەوەی کە گازیش دەگەڕێتەوە نێو وێزگەکانی بەرهێمێنانی کارەباکە نزیکەی 4 وێزگەی سەرەکین، وێزگەی گازی هەولێر، وێزگەی گازی سلێمانی، وەروەها وێزگەی گازی دهۆکیشکە، ئەمانە هەمووان پشت بەم گازە دەبەسن کاتێک کە دەگەڕێتەوە ئەم 3100 مێگاواتە جارێککە دەگەڕێتەوە نێو تۆڕی نیشتیمانی کارەبا، بەمەش بارودۆخی کارەبا ئیتر بە چەند کاتژمێرێک ڕەنگە کەمتر لە ڕۆژێک ئاسایی ببێتەوە و بارودۆخە بێتەوە. ئەوەی کە هەیە ئێستاکە خەڵک لە تاریکی دەژێت لە تاریکی دەژێت و یاخود شەوێکی تاریک لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەڕێ دەکەن. ئاماژەت بەوەش کرد کە خەڵکانێک هەیە سەرقاڵی تاقیکردنەوەن بەشێک لە خەڵکان کە کاتێک بەیانی هەڵدەستن دەبینن کە ڕەنگە سەرەتاتی نیشت لە بەیانیان خەڵک کاری پێبێت فەرمانبەران و قوتابیان و مامۆستایان و هەمەوانە هەبوونی کارەبایە کە لە ماڵەکەیان بۆ ئەوەی پێداویستەکانی خۆیان پێدا دابین بکەن، بەڵام وەکو دەبینرێت ئەم هێرشە درۆنیە بۆ سەر چێڵگەی کۆرمۆر بەشی هەرە زۆری نزیکەی 180 هەرێمی کوردستانی بێکارەبا کردووە. وەل ئەحمەد هەڵبەتە زۆر بەداخەوە بەڕێزان ئێمێستا ڕۆماڵێک دەکەین کە ڕۆماڵێکی کاراسەدبارە، ڕۆماڵی خامۆشکردن و کوژانەوە و تاریکردنی وڵاتی خۆمانە. ئەو ڕۆماڵە لە بیرم دێنێ لە کوردستان 24ەوە کە ئێمە ڕۆماڵی بویەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرمان کە لە 2017 تا بەیانی لێرە بووین، دواتر کە بەگوێ ئێمە چرپاند لەلایەن پرۆدیوسەرەکانەوە لە کۆنتڕۆل کە سەربازگەی کەیوان و نظامچی تەسلیم کرا چ ڕەوشێکی کارەساتبەر بوو، بەڵام ڕۆماڵی لە کوردستان 24ەوە هەر لێرە ڕۆماڵی داستانی پردێ سوحێ لەشمان کرد کە چوون ئەزمموی هەرێمی کوردستان پارێزرا، ڕۆماڵی هەموو ڕووداوەکانی تریشمان کرد بە ئێستاشەوە. هەڵبەتە ئێمەوەکی ڕاگەاندنێکی نیشتیمانی ئێمە باسی ڕووداوەکان دەکەین. پێتان وایە بەڕێزان ئەگەر دوژمنی ئێستا دەسەڵاتیان هەبایە لە سەدام خراپتریان بەسەری خەڵکی ئێمە نەبا بەڕێز غازی، یعنی عقلیەتێک کە وڵاتەکەت خاموش بکات، هەوڵ بدات بودجەی تو دەبڕێ، هەموو سەرچاوەکانی ژیانت هەوڵ دەدا لێت تاریک بکات، لێت قفل بکات. پێتوانی ئەم عقلیەتە زۆر لە عقلیەتی سەدامیزمی ئەنفاڵچی خراپترە؟ بێگومان ئەوەی دژمنایەتی کورد لە ناوبردننی کورد، سڕینەوەی کورد تا ئێستا لە نێو عقلی حکمڕانانی عەرەب لە عێراق بەردەوامە و هەندێک خەڵکو لایەنی کوردیش شادمانن یان دڵخۆشن یان هاوکارن بەو سیاسەتە خراپەی، بەو سیاسەتە چەوسێنەرەی کە لە بەغدا دژی کورد پیادە دەکرێت. بەداخەوە دەبێ ئاماژەوە بۆ بکەیت. ئێمە دەبینین سیاسەتی داگیرکاری کۆتایی نهاتێ. کوردستان تا نەبێتە دەوڵەت سیاسەتی دژایەتی کردن و چەوسانەوە و بێبەهاکردنی کورد و شتە پیرۆزەکانی کورد کۆتایی نایەت. یعنی تۆ دژمنێکی داگیرکرد چی لێ چاوەڕوان دەکەی؟ تەنیا ئەوەیە کە بێتن ئابلوقەت بێختەسەرێ، موچەت ببڕێتن، هەوڵی کارەبا بڕین بدەن، هەوڵی نان بڕینی خەڵک بدەن، بچووکت بکەنەوە، نێرن تۆ شارەکانت گەشە بکەن، نێرن بواری ئابووریت گەشە بکە، نێرن بواری کوشتتوکاڵیت گەشە بکە. بۆ چونکەوان گەشەکردنی تو بەلاوازی خۆیان دەبینن. عێراق وڵاتێکە لەسەر گەندەڵی بەڕێوە دەچێت. عێراق وڵاتێکە تا ئێستا فکری شۆڤینی، فکری ڕەتکردنەوەی جیاوازیەکان، فکری سەرکوتکردنی کورد و پێکاتە جیاوازەکانی ناو عێراق درێژەی هەیە. سەرباری ئەوەش هێزی دەرەکیش لە ناوچەکە هاوکاری ئەم فکر و بیر و بۆچوونە و قورکردنەوەی ئەم بیر و بۆچوونەوەیە. کاکغازی سەرنجت ڕاکێشم بۆ شانەی ئەمنی عێراق سەرکۆنەکردن و دۆزینەوەی بکەرەکان دەکات. خۆت ئاگاداری چەندین ساڵە بەردەوام هەولێر و هەرێمی کوردستان بە تایبەتی لەم زوونە ئارمانجی هێرشە دڕۆنی و کاتیۆشەکانی گروپە چەکدارەکان بووە. هەموو کەسێک ئەزە بە تایبەتی حکوومەتی عێراق ئەمە چییە؟ لیژنە لە دوای لیژنە پێک دێنێت، سەرچاوەکانیش دیارن. ئەی بوو تا ئێستا کەس نەدوزیوەتەوە؟ کاکەکار بکەرەکانی ئەم ڕووداوانە ئەم هێرشانە هەمووی دیارە دەزاندرێت چێنە، بەڵام حکوومەتی عێراقی لە بنەڕەتدا هاوکار و پاڵپشتی ئەم بۆچوونەیە ئەم کردوانەیە خۆی نایکە، بەڵام ڕێگای بەو گروپانە داوە ئەم هێرشانە بکەن. بۆ ئەوان دەتوانن لەسەر مانگ تاوانکار بدۆزنەوە بزانین کێیە،
بۆ ئەوەی منداڵێکی شیعی لە سەردەمی سەدام کوشتی بێ ئێستا لە ئەوروپا لە ئەمریکا لە شوێنەکانی تردا دۆزنەوە دانهێنن حکمیان بدەن بۆ ئەو شیعە حزبە شیعیەکان ئەگەر یەکێک 1400 ساڵ پێش ئێستا ئیهانەیەکی کەسایەتێکی شیعی کردبی ئێستا دێن لە دادگای وەهمی لە بخواری عێراق دادگایی دەکەن بۆ ئەمانە دەتوانن بۆ ناتوانن ئەو کەسانەی ئاشکران ئەو کەسانەی هێرش دەکەنە سەر هەرێمی کوردستان کەسانی ئاشکران و لایەنی ئاشکران شاراوە نینە و بەیانەکەی سەرۆکی حکوومەت بەڕێز کاک مەسعود بارزانی زۆر ڕوونە دەڵێ بە وەکالەت تا هێرشبەرانی سەر کۆمۆ ئازاد کراون سەرۆک وەزیرانی کوردستان ئەڵێ هیوادارم ئەم ئەنجامدەر و بکەرانی ئەم هێرشە وەکو پێشتر بە کەفالەت ئازاد نەکرێن کاک هەکار یەک شت حکوومەت هەرێمیش دەزانن ئەو کەسانەی ئەو کارانە دەکەن لە عێراق لە ژێردەسەڵاتی حکوومەتی عێراقی ئازادن بە ئازادیش دەمینێنەوە بە پێچوانەوە هاوکاری دەکرێن چەکیان دەدرێتێت درۆنیان پێ دەدرێت ئەگەر کەسێک درۆنی هەبی لە ناو عێراق چۆن دەتوانێت بیشارێتەوە من تەنیا یەک ڕێگا دەبینم لە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە پەیوەندیەکانی داواکاریەکانی بکاتە جددی استراتیژی فشار لەسەر ئەمریکا و ئەوروپا کە دەبێت هاوکاری هەرێمی کوردستان بن بۆ ڕێگەگرتن لەم هێرشانە لای ئەمریکەکانیش ئاشکرایە چێ لای ئەوروپیەکانیشی لای حکوومەتی عێراقیش ئاشکرایە ئەمانە چێن ئەمانە کەسی ئازادن لە ناو عێراق بە ئارەزووی خۆیان دەسوڕێنەوە ئەوانە حکوومەتی سێبەری عێراقن ئەوانەی ئەم کردوانە دەکەن ئەوانەی ئەو بیرۆکانیان هەیە ئەوانەی هاوکاری ئەو بیرۆکانەش دەکەن حکوومەتی سێبەری عێراقن ئەوان دەسەڵاتداری حەقیقی و ڕاستەقینەی ناو عێراقن ئەو حکوومەتەی ئێستا هەیە حکوومەتێکی کارتۆنیە هێزێکی تر ئەم حکوومەتە بەڕێوە دەبێت کە لە ئەسڵا لەسەر بنەمای دژایەتی هەرێمی کوردستان دامەزراون بۆ لە بچووکردنەوە و گچکەکردنی سەرۆکی وەزیرانی کوردستان هەر سەبارەت ئەم هێرشە دەڵێ داواکارین لە ئەمریکا و هاوپەیمانی نێودەوڵەتی یارمەتیمان بدەن سیستەمی بەرگری ئاسمانیمان بنێ بۆی ژێرخانی مەدەنی خۆمان بپارێزین کە ئەم هێرشانە پێشتری بوو سەر کێلگە نەوتۆیەکانی هەرێمی کوردستانی بە شێوەیەکی چڕ بەردەوام بووە بێژگە لە ناوچەکانی تر حتا لە ناوچەی سڤیلیش بەڵێ کوردستان دەبێت خۆی یەکلایی بکاتەوە لە وەرگرتنی چەک و تەقەمەنی و هەموو ئەو کەرستانەی کە دەتوانن ئاسمان و زەوی و سنووری هەرێمی کوردستان بپارێزن لەگەر ئەمریکیەکان دەبێت ئەم مەسەلەیە یەکلایی بکەنەوە ئەمریکیەکان ئەگەر بەرژەوەندی ئابووریان لە کوردستان نەبێتن بەڕاستی نایەن بنکەیەکی سەربازی دیفاعی لە هەرێمی کوردستان دابمەزرێن کە کوردستان چیتە ترسی هێرشکردنی نەمینێت ئێمە لە هەرێمی کوردستان پێویستە لە ڕووی ئابووری وەکەوەی ئێستا کراوە ئەوەی بۆچینی من ئەو هێرشانەی کە دەکرێتە سەر کۆمۆ هێرشکردنە سەر کۆمپانیا و بەرژەوەندی ئابووریەکانی ئەمریکایە هەرێمی کوردستان دەبێت چیتر لە ڕوانگەی ئینسانی و سیاسی قسە نەکات لە ڕوانگەی ئابووری پەیوەندی سەربازی و دیبلۆماسیەکانی خۆی لەگەر ئەمریکا پەرە پێ بدە ئەوەی دەکرێتن دژی ئەمریکاشە دژی بەرژەوەندی ئەمریکاشە پێویستە ئەمریکا بێتن لە کوردستان بەرگری لە بەرژەوەندیەکانی خۆی بکە بڵێ کەواتە ئێمە ئێستا شتێک سەرنجی ڕاکێشە کای غازی وڵاتانی ناوچەکەیەکێک لە وڵاتە زەلهێزەکانی ناوچەکە بە بۆنەی ئەوەی نەبوونی خزمەتگوزاریەوە پیسۆپۆخڵیەوە ڕەوشی خراپی کێشەهەوەوە نەبوونی خزمەتگوزاری ئاوەوە خەریکە پایتەختێکی 300 ساڵە چۆل دەکرێت پایتەختی عێراق یەکێکە لە خراپترین پایتەختەکان لە ڕووی خزمەتگوزاریانە حتا کێشەوە لە سەراسی جیهان پایتەختی وڵاتی ئێمەکە هەولێرە بێگومان ئێستا یەکێکە لە پایتەختە هەرە ناوازەکان لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووتە ناوەندێکی ئابووری گرنگ بێژگە لە کێشاواگەی زۆر خۆش بووە پشتوێنەی سەوزی هەیە ئاو کێشەی ئاو چارەسەر کراوە حتا هەر هەمووی ڕووناک بووتەوە فەرموام شەو خاموشیان کرد خاموش ئەمە بخۆی چ پەیامێکە وەکو گوتم لە سەرەتا گوتم ئەمە شەڕ و ململانەی پرۆژەی تاریخیە دژی پرۆژەی ڕووناچی کە حکوومەت هەرێمی کوردستان وەکو
کارێک وەکو پرۆژەیەکی ئەفسانەیی لەو ناوچەیە توانی کارەبای 24 ساعتی بۆ خزمەتی خەرک دروست بکاتن بیجاتەوە. ئەمە ئەفسانەیەکە لە ڕووی سیاسیەوە، بەڵام هێزێکەیە بە هیچ شێوەیەک ناتوانێت قبولی گەشەکردن و بەرەوپێشچوونی هەرێمی کوردستان بکاتن. ئەو هێزە کێ؟ ئەم هێزە میلیشیا چەکدارەکانن لە عێراق، هێزی ئیقلیمی هەیە، هەروە هەندێک لە گروپ و حیزبی ناوخۆیی کوردستانیش بە ئاشکرا و ڕاشکاوانە بانگەشەی ئەوە دەکەن دەبێ عێراقیشی بە قووەتمان هەبێت بۆ ئەوەی کوردستان ئارام بێت، کە باش دەزانن ئەو ناتوانێت بە کوردی قسە بکات ئەگەر عێراق جارێکتر وەکو سەردەمی سەدام حکوومەتێکی ناوەندی بە قووەتە بێت. پێت وایە کاک غازی گرێمان زۆر جار باسی ئەو هێزانە دەکێت، هەڵبەتە خۆ دەزان یەکێک لە دەردە سەرەتانیەکانی کوردستان هەبوونی ئەو هێزە ناوخۆیانەیە کە زیاتر لە دوژمن هەوڵی تێکدانی وڵاتەکەیان داوە. گرێمان ئەگەر وەکو خوشیان ویستیان هەریمی کوردستان لاواز بکرێ، خاموش بکرێ، هەمووی بەسەر بێنێ، ئایا ئەو هێزانەشی استیفادە دەکەن؟ ئەو هێزانە فعلەن بە قووەت دەبن؟ چیان بەسەر دێت؟ چیان دەست دەکەوێت؟ بە پێچوانەوە ئێستاش پارتی با ڕوونتر قسە بکەین، پارتی دیموکراتی کوردستان کە گروپە چەکدارە میلیشیاکان بە دژمنی خۆیانی دەزان، زۆر ڕێز لای ئەوانە زۆر ڕێزی زیاترە لەو گروپ و حیزبانەی کە خۆیان بە نۆکەری ئەو گروپانە دەزانن، خۆیان بە نۆکەری ڕایانکردانی دەزانن، خۆیان بە بەشێک لە پرۆژەی گروپە میلیشیا شیعەکانی سەر بە ئێران دەزانن، بە بەرەی مقاومە دەزانن. پارتی کە بە دژمنی ئەوانیش دادەندرێ ڕێزی زۆر زیاترە لەو گروپانە. پارتی هەمیشە لەسەر مافوری سوورە، عائلەی بارزانی، خانەوادەی بارزانی لەسەر مافوری سوور پێشوازی لێ دەکرێت لە ناو خودی ئەو گروپانەی کە بە دژمنی خۆشیان دەزان. ئەوانی تریش کە هاوکار و دۆست و جێبەجێکاری پرۆژەکانیانن لە هەرێمی کوردستان وەکو هێزێکی بێبەها بێڕێز سیر دەکرێت. کە ئێمە لە مێژووی گەلی کورد، لە مێژووی گەلان هەمیشە بینیمانە ئەوانەی هاوکاری پرۆژەکانی دژمنانیان کردووە هێزی بێڕێز و بێبەها بوون. بەڵێ کاک غازی لەگەڵم بمێنەوە هەر دێمە ئەمریکا، بەڵام ئەم جارە چما پایتەختی سیاسی ئەمریکا لە واشنتنەوە. ئیدی بزانیم ئیسا حەسەن هاوکارم لە واشنتنەوە لەگەڵمانە. ئەیسام کاتەوە باش هێدی خۆ دەزانی کۆرمۆر کە بێگومان ناوەندی غازی سروشتی هەرێمی کوردستانە بوو تا ئارمانجی هێرشە دڕۆنیەکان، کەواتە بڕیار بوو چەند ڕۆژێکی دیکە بڕیارە جێگیری وەزیری دەرەوەی ئەمریکا بێتە هەرێمی کوردستان لە هەولێر گەورەترین بێگومان کۆنسڵخانەی وڵاتەکەی لە سەراسی هەموو جیهان بکاتەوە لە ئەمریکا. سەبارەتان بوویەرە چی هەیە؟ بەڵای کارم کاتان باشە کار ڕاستەکەی تاکو ئێستا ڕاگەندراوێکی ئەمریکامان نییە لەبارەی هێرشەکەی سەر کۆرمۆر کە پێشتر چەند جارێک کە هێرش کرا سەر کۆرمۆر یاخود هێرش کرا سەر کەڵکە غازی و نۆتیەکانی هەرێمی کوردستان، وەزارەتی دەرەوەی ئەمریکا و ئەمریکا بەگشتی هەم لە ئاستی ئیدارە هەم لە ئاستی تەنانەت کۆنگرێسیش زۆر بە ڕۆنی و زۆر بە ڕاشکاوانە و بەتوندی سەرکۆنەی هێرشەکانیان دەکرد و ئەوەی ڕوون بوو داوایان لە حکوومەتی عێراق دەکرد کە بکەران کە ڕوون بوو بکەران بەلای ئەمریکا ئەوانن کە گروپە میلیشیاکانی نزیک لە ئێران هێرشەکانیان ئەنجام داوە. داواکاری ئەمریکا ئەوەیە کە حکوومەتی عێراق بکەرەکان ڕادستی دادگا بکات و ڕوبەڕووی بەرپرسارەتیان بکاتەوە، چونکە ئەمە چەند جارێک ڕووداوە ئەمریکاش کە هێرشەکان دووبارە دەبوونەوە ڕاگەیەندراوەکانی زۆر تونتر و تۆ باس لەو شاندەی ئەمریکا کرد کە چەند ڕۆژێکی دیکە سەردانی بەغدا و هەولێر دەکات بە دڵنیاییەوە کە ئەمە بە سەرۆکایەتی مایکل ڕێگازێگری وەزیری دەرەوەی ئەمریکایە بۆ کاروباری سەرچاوەکان و بەڕێوەبردن بە دڵنیاییەکێک دەبێت لە بابەتە هەرە گرنگەکان کە لەگەڵ بەرپرسانی عێراقدا باسی لێوە دەکەن. یەکێک لە هێڵە سوورەکانی ئەمریکا بۆ ئەو لایەنانی کە بەشدار دەبن لە حکوومەتی داهاتوی عێراقدا ئەو گروپە میلیشیانن کە پێشتر هەم هێرشان کردوتە سەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە عێراق، هەم هاوکاتی ریشیان کردوتە سەر دامەزراوە وزەیەکانی هەرێمی کوردستان. ئەمە هێڵی سووری ئەمریکا و چەند جارێکیش ئەمەیان بە بەرپرسانی عێراق گوتووە کە بە هیچ شێوەیەک نابێت ئەم گروپانە ڕۆڵیان هەبێت لە نێو لە حکوومەتی داهاتوی عێراق. کێڵگەی غازی کۆرمۆر هاکار کێڵگەیەکی زۆر گرنگە بەلای ئەمریکاشەوە. لە پێش 2017 بینیمان وەزارەتی وزەی ئەمریکا
لێکۆڵینەوەیەکی لەسەر کێڵگە غازێکە کرد و دواتر لە 2018 بڕی 250 ملیۆن دلاری بە بەو کۆمپانیا سەرکارانەدا کە لە کێڵگەکە وەبەرهێنان دەکەن هاوشێوەی داناغاز و کرێزن پێترۆلیۆم ئەو 250 ملیۆن دلارە لەلایەن دامەزراوەی پەرەپێدانی دارایی ئەمریکا تەرخانکرا بۆی کێڵگەکە وەبەرهێنانی زیاتری تێدا بکرێتەوە کارەکانی فراوانتر بکرێت لەلایەک بۆ ئەوەی هەرێمی کوردستان بتوانێت تەواوی وزەی خۆی بۆ بەرهمێنانی کارەبا و مەبەستی پیشەسازی لەو کێڵگەیە دابین کات ئەو کات ببێتە سەرچاوێکیش بۆ دابینکردنی غازی سروشتی بۆ عێراق کە یعنی تاوەکو ئەم ساڵ ئەمریکا 21 جار لێخۆشبوونی بۆ هاوردەکردنی غازی سروشتی ئێران لەلایەن عێراقەوە نوێ کردەوە بەڵام ئەم ساڵ کۆتایی پێهێنا کە داواکاری ئەمریکا ئەوەیە عێراق لە نێو خۆیدا بەرهەم بهێنێت وە یەکێکیش لە بەدیلەکان یاخود لە ئالتەرناتیڤەکان ئەو غازی سروشتی کێڵگەی کۆرمۆرەکە بەپێی ئەو ریسێرچ و ئەو ریسێرچێکە لە 2017 وەزارەتی وزەی ئەمریکا کردی غازی سروشتی کێڵگەی کۆرمۆر دەکرێت تەواوی غاز بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق تەنانەت هەناردەی دەرەوەش بکرێت ئەم بابەتە ئەم ساڵ جارێکی دیگە هاتۆ بەر باس و خواست لەلایەن شرۆڤەکارانی وزە لە ئەمریکا بەتایبەت کە ئەمریکا ئێستا گوشارێکی و سزایەکی زۆری بەسەر رووسیادا سەپاندەوە داواکاریش لە وڵاتانی ئەوروپا ئەوەیە کە بە هیچ شێوەیە غازی سروشتی و وزەی رووسیا هاوردە نەکەن باس لە ئەوە دەکرێت غازی هەرێمی کوردستان لە ساڵانی داهاتوو ببێتە بەدیلێکی گرنگ ینی بەشێک لە پێداویستەکانی وڵاتانی ئەوروپا پڕ بکاتەوە لە ڕۆژانی داهاتوودا بە دڵنیایەوە چاوەڕێی ڕاگەندراوێک و ئیدانەیەکی توندی ئەمریکا دەکەن سەبارەت بەم پێرشە و بوونی ئەو شاندەش هاتنی ئەو شاندەش بۆ عێراق و هەرێمی کوردستان بە دڵنیایەوە ینی یەکێک دەبێت لە بابەتەکان چون خۆشان زانن بەشێک لەو کۆمپانیانی کە لە هەرێمی کوردستان کۆمپانیەکانی ئەمریکان کە ینی لە مانگی لە سەرەتای ئەم ساڵەوە کە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لێرە بوو دوو گرێبەستی ملیارەها دۆلاری لەگەڵ دوو کۆمپانیای ئەمریکی لە بواری غاز واژەوە کرد بۆیە ئەمریکا ئەم بابەتە زۆر بە جددی وەرەگرێ ناوێت کۆمپانیەکانی بەڕاستی تووشی زیان بن وەکردنەوەی ئەو کۆنسولخانەی ئەمریکاش لە ڕۆژانی داهاتوودا کە دەبێتە گەورەترین کۆنسولخانەی ئەمریکا لە سەرتاسەری جیهان ئەمەشان هەر دەبێتە بابەتێکی دیکە کە ئەمریکا ئەم بابەتە بە گرنگ ڕەچاو بکات لەگەڵ میوانەکەت باس لەوە کرد کە ئەمریکا و پێویست دەکات سیستەمێکی بەرگریوە بۆ هەرێمی کوردستان دابین کات کە بتوانێت ڕوبەڕووی ئەو هێرشانە ببێتەوە هێرشە درۆنیانە تەنانەت لەو پۆستەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانیش ئاماژێک پێداوە کە پێویستە کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە ئەمریکاش ئەم بەرپرسیارەتیە لە ئەستۆ بگرن خۆ ئەمە بابەتێک بوو لە ساڵانی ڕابردووە لە کۆنگرێسی ئەمریکا بزەی باس و خواز بوو تەنانەت لە یەکێک لە بڕگەکانی بودجەش شوێنی بۆ کرابووە کە ئەمریکا بتوانێت سیستەمێکی بەرگری بۆ هێزەکانی پێشمەرگە و بە هەرێمی کوردستان دابین بکات بۆی بتوانێت بەرگری لە خۆی بکات و بەرگری لەو سەرچاوە سروشتی و زانش بکات ئەمریکا لەگەڵ ئەوەیە کە هەرێمی کوردستان جۆرەك لە سەربەخۆیی ئابووری و سەربەخۆیی وزەی هەبێت و پێدانی ئەو 250 ملیۆن دلارش کە لە ناوچەکەدا ڕووی نەداوە دامەزراوێکی دارایی ئەمریکا بڕی 250 ملیۆن دلار وەکو بەرهێنان بە کۆمپانیایەک داد بۆی لە ناوچەکەدا و بەرهێنان لە کەرتی غازدا بکەن وە لە ڕۆژانی داهاتوودا هەکار وەزارەتی دەرەوەی ئەمریکا بەدڵنیاییەوە زۆر بەتوندی ئیدانی ئەو هێرشە دەکات بەڵام هەر ئیدانەکردنیش نییە بەڵکو ئەوەیە حکوومەتی عێراق بکەران ڕوبەڕووی بەرپرسیارەتی کاتۆیدی چیدی ناکرێت ئەنی بۆ نمونە 2024 هێرشکراوەتە سەر دامەزراوەکان بەڵێ سپاس کاک غازی هاوکارە میسال لە واشنگتن هەفکار دیارە میوانی من بەرەفنینە بەڵێ سپاس غازی عفو سپاس کاک عیسا حەسەن هەفکاری من و غازیژی میوانی من بوو بەلێ بەرزان وەکو هەفکاری من عیسا حەسەن لە واشنگتن گوتی هەڵبەتە لە چارچوبێ گرێبەست ین هەرێما کوردستان حکوومەتی دەگەل ئەمریکا پڕانیا ئەو کۆمپانیین کۆوابەرانینێ لە کەرتێ وەزە لە هەرێما کوردستانی دیکەن کۆمپانیین ئەمریکینە حتا کێلگا غازێژی بێگومان دچارچوبێ گەشەپێدانە vê کێلگا غازê دچارچوبێ گرێبەستێکێدا دیگە لە ئەمریکا ڤایە ئەvê گەشە پێ بدە ji ber ku hem بێگومان کە هەرێمی بۆ هەرێما کوردستانی دابین کە hem alternatîvê غازا ئیرانی jî bî ji bo Iraqê bo hemû Iraqê jî dabîn biket
بله میوانم غازی حسن شربکاری سیاسی لامریکا دیاره لگلمان آمده که غازی هلبته خود دزانی نقشی وزل سر آسی ناوچک و جهانیش گراوه به تایبەتی دوای شەڕی رووسیا و ئوکراینە تایبەتیش لەسەر بگومان ئاسی ناوچەکەش دوای ئەوە کە ئەمریکا بە هیچ شێوەیەک ئامادە نەبووە عێراق گازی سروشتی ئێران هەناردە بکات بۆ پێدانی کارەبا خۆت دەزانی لە عێراقا تا ئێستا زیاتر لە 200 ملیارد دلار لە کەرتی کارەبا خەرج کراوە نەیتوانیوە کارەبای هاوڵاتیەکانی دابین بکات لە هەرێمی کوردستان توانراوە کەواتە لە چارچەوەی کاردانەوە نێودەوڵەتیەکان بە تایبەتی ئەمریکا خۆت دەزانی ئەمریکا بەردەوام بە تایبەتی لە سەردەمی ترامپ تأكيد لسر فاکتەری ئابووری دەکاتەوە ئیدی کۆمپانیەکانی ئەمریکا استیداب دەکرێت لە هەرێمی کوردستانە بەڵێ ئەوەی جەنابەت باست کرد کاکەکار زۆر دروست و ڕاستە ئەمریکا ئێستا دەتوانم برم ئەمریکا سیاست ناکە بازرگانی دەکە هەموو سیاسەتی لەسەر بەرژەوەندی بازرگانیەکانی بەپێی بۆچوون و فەلسەفەی ترامپ لە بۆ ئیدارەدانی دەوڵەت و سیاست و پەیوەندی نێودەوڵەتیەکان بەڕێوە دەچێت هەموو شتێکی ئەوەیە کە دەبێت قانزان بکە کەواتە چەند مانجێک پێشێستا ڕێکەوتنێکی استراتیژی لە نێوان بە فەرمی بۆ یەکەم جار کە حکوومەتی ئەمریکا تێدا بەشدار بووە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بە ئامادەبوونی جەنابی کاک مەسوور بارزانی مۆر کرا بۆ بەرەمێنانی غاز لە هەرێمی کوردستان ئەمەش دیارە چەند استراتیژێکی لە پشتە یەکەم بۆ ئەوەی عێراق لە ڕووی ئەو هەنجەتەی لەدەست نەمینێ کە لە پێناو کارەبا غاز لە ئێران دەینێت بۆ ئەوەی ئەمە ببڕن دوو ئەمریکا سوودمەند بی لە بەرەمێنانی غاز سێ هەرێمی کوردستان بتوانێت سوودمەند بی لە بۆ یەکەمەوەی بینیمان بۆ چاکردن و چاکسازی بواری کارەبا هەروە بواری تریشی دێتە پێش کوردستان لە ئایندە دەبێتە بەشێک لە نەخشەی غاز لە ناوچەکە و جیهانیش دیارە ئەم بۆچوونە لەلایەن دژمنانی ئەمریکا لەلایەن دژمنانی هەرێمی کوردستان لەلایەن هەندێک گروپی ناوخۆیی قبول کراو نییە پێیان وایە دژمنەکان پێیان وایە هەرێمی کوردستان بەهێز دەبی لە ئەوانەی ناوخۆ پێیان وایە ببوورە جیهەتێکی سیاسی کە بە ڕکابەری دەزانن ئەوان بەهێز دەبن بۆیە هاوبەشێکی گەورە لە نێوان دژمنانی کورد و هەندێک گروپی ناوخۆیی هەیە بۆ لاوازکردن و پاشەکشەپێکردنی گەشەکردنەکانی هەرێمی کوردستان یان وەکو بە قەولی خۆیان دەرێن بەهێزبوونی پێگەی تەنیا لایەنێکی سیاسی ئەوان پێهەزم ناکرێت بۆیە زۆر ڕاشکاوانە گوتیان ئێمە قبولنی ناکەین غازی لێ هەموو شتەی بەدلی خۆیان نابێت خۆ تەزانی لە چارچەوەی ڕووداوەکانی غازە مەسەلەی حەزبوڵا ڕووداوە بێگومان دەراماتیکەکانی سووریا ئیدی نەخشەی سیاسی ناوچەکە گۆڕاوە ینی پێت وایە ئەمریکا بە تایبەتی لە ئێستادا کە بێگومان ناردەیەکی تایبەت دەستنیشان کراوە ئیدارەکردنی کاروبارەکانی عێراق بە تایبەتی حکوومەتی داهاتوو ڕەوشەکە ئەو هەندە ئاسای بە هەموو شتێ بە کەیفی خۆیان بێ هەر چیان دەوێت بەسەری خۆیان بکەن لە کوێی بیان دەوێت بکەن ئارمانجولەی بدەن پێت وایە بۆیان هەزم بکرێت لایەنی بەرامبەر بزەی لێنێت زۆر ئاسان نییە هەزمی بکەن لەبەرەوەی وەکو جەنابەت باست کرد ئێستا سیاسەتێکی نوێ لە سەرتاپای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێوە دەچی کە نابێ گروپ و میلیشیاکانی سەر بە ئێران بمینێن نابێ گروپ و میلیشیا چەکدارەکانی تر چەکدار بن دەبی چەککانیان دانێن وەکۆی لە لوبناان و لە فەڵەستین و لە شوێنەکانی تریش بەڕێوەیە دوورنیە ئەمە بگاتە عراقیش وەکو ڕەچاو دەکرێت من پێم وایە ئەمریکا و ئەوانەی ململانە لە گەێران دەکەن جارێکتر دەرفەت بە ئێران و گروپەکانی سەر بە ئێران نادنەوە وەکو پێش 2 ساڵیان لێبێتەوە بە ئارەزوی خۆیان حکمی میلیشیای وڵاتەکان بکەن ئەمە ببوورە ئەمە بەسەر چوو بەڵێ کاک غازی سپاس دەکەین البەتە زۆر سپاس دەکەین سەرڕای ئەوە کە کاتێکش لەوانە گونجانە بێ بارەدۆخی تەندروستیشی زۆربانشای بێوێ سەلامەتی هەڵبەتە زۆر سپاس دەکەین بەەوە شەروبە باشانە کە لەسەر ڕەوشەکەت کرد
بريس غازي حسن شروفكاري سياسي لمينوسوتا زور سپاس. لامريكا ديال مابو قالك سباس كاي غازي